کۆبوونەوەیە کە تۆ چەند جارێک ئاماژەت پێکرد پانێڵی هەشقۆڵی من ئام ناوناون بە ئیتیفاق لەگەڵ تۆیە خۆ بەچۆ خازانەکانی ئۆپۆزیسیۆنی ڕاستەوەی ئێران ینی خۆیان کردو بە چۆخا خۆیان بەبێ ئەوەی کەس پێی وتبن کە نوێنەرن بەبێ ئەوەی کەس ئەم سیفەتەی پێدا بن کە نوێنەراتی بکەن خۆیان کردو بە نوێنەری ئەم جوڵانەوەیە وەڵام دیارە هەمویان لە باڵی ڕاستی بۆ جوازین تەنە یەکدانە کەسایەتیشی کەمێک چەپی شانتیانە پێما بێ حامدی ئیسماعیلیون ڕەنگە باڵی هەرە چەپیان بێکە هیچ کۆماری خوازە ئەو لە هەمویان چەپترە تا پێما بێ باکیید لە عەبدوڵای موتەدی چەپترە کە بەڵام ئیتر ئەوە چەپەکەیانە کە هیچ پەیوەندیشی بە چەپەوە نییە و جار بەجار ئەڵێ هەنێک مافەکانی کارگەرانیش ڕعایەت بکرێت و هەنێک لە مافەکانی کارگەران لە ئێرانە ڕسمێتی پێ بدرێت و گوایە بە جۆرێک دڵنەوایی ئینەکان بکرێت وەڵام ئەوانی تری سەرجەمیان بەتایبەتی تر دیارەکە ڕەزا پەهلەوی و ئەوانی تر سەرجەم لەبەرەی ڕاستن بەخشە ئەم پانیاڵە یاخود ئەم کۆبوونەوەیە مەبەستەکەی چییە پێما بێت تۆ زۆرتر تاقیبت کردووە ڕەحمان پێم خۆشە سەبارەت بەوە سەرنجام سەرەتا زانیاری بدەین و دواتر بچینە سەرەوەی کە لێکدانەوەمەچی منی با لەسەر ئەم بەشی خۆ بە کوێخازانینی حتا بەرەی ڕاستی خۆیان بۆ هیچ بنظرم ناتوان چۆخای کولی خەڵکی ئێران بن ئەتا هی بەرەی ڕاستی خۆشیان بەڕاستی خۆیان لە لای خۆیان ئەم موقعیتیان بخۆیان دروست کردووە ئەلبەتەوە موقعیتە لە خۆشە دروست نەبووە عقبەت مێدیایان لە اختیارا هەیە پوڕ و ئیمکانات هەیە عقبەتەوە دانشگای فابزانم جۆرج تاونە لە ئەمریکا ئیمکاناتیان بۆ دروستەکە چەند لۆبیەکان یا نەهادەکانی نادیاری خودی دەوڵەتی ئەمریکا پشتیوانیان لێکە یانیاکە ئەمانیان بۆ دروستەکەن ئەوە تا تەلەڤیزیۆنی BBC و ئیران ئینتەرنەشناڵ و منوتۆ قرارە بە تایبەت ئیران ئینتەرنەشناڵ ڕاستە خۆ بۆیان بڵاوکەتەوە خۆ ئەمە فەزا دروستکردنە دەنەچە بە نەزەرم دەقیقان خۆ بە کوێخازانینێکی زۆر بێپایەیە لە ڕاستیانە ڕەزا پەهلەویە گوایە ڕەزا پەهلەوی هەرواشە لە هەمویان مەشهورترە مەگەر ئێمە هەفتەی پێشوو قسەمان لەسەر نەکرد کەمپێنێکیان وەڕێخست کە وەکالەتی بۆ کۆبکەنەوە بە هەموو توانای خۆیانەوە لە خارجی کشوەر 400,000 کەس ئیمزایدا کە ڕەزا پەهلەوی لە کۆمەلگایەکی 90 میلیۆنی حتا ئێرانیان لە ئوروپا و ئەمریکا 4 میلیۆن کەسن ئەنی معلومە بەرحاڵ ئەمە کە مەشهورترینیانە و ئیدعایەکی زیاترە حتا ڕەوتەکەی خۆی بە باشی پشتیوانی لێ نەکردووە بۆ ئام کارێک کەڵان دەستی داوتەوە لە نێو خودی مەشروتە خوازەوە ڕەخنیان لە کارەکان بوو ئەمە یەک دوای ئەوە مثلا 400,000 ئیمزا معلومیش نیە ئەم 400,000 ئیمزایە لەسەر تویتەرەوە و لەسەر دقیقاً هەر ئەبینی بەدەیان و سەدان شعار هەرە و کاتە یا پێشتر لە نێو ئەم خەباتە جەماوەرەی ئێرانەوە بە دژی ڕەهبەر و شاو سیستمی ستەمگەریان ناوێ دراوە قسە کراوە حتا نووسراوە دراوە بەیانیە دراوە لەلایەن شوێنی کرێکاریەوە نەهادی کرێکاریەوە نەهادی بەرابەری خواز و ئینسانی خوازیاری حەقی ئینسانی لەو کۆمەلگایە دراوە ئەوە لەوە عەبدوڵا موتەدی بە نێوی فدرالیستەکانی کوردستان چۆ لەوێنە هەر ئێستا چۆ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان تەماشا بکە هەموو لایەنگرانی باڵا هاوبەشەکەی کە حیزبی دموکراتی کوردستان بێ لە دژی هەر لە نێو ئەم تەیفەی خۆیان بە کۆمەڵی حتا ناسیۆنالیست معرەفیەکان بەشێکیان لە دژی یعنی معلوم نییە ئەمە لەکوێوە ئەم نوێنەرایەتیان بە خۆیان دروست کردن ئەوانی دیکە مەسیحی عەلی نەژادە یا عەلی کەریمیە تا 2 ساڵەوە پێش فوتباڵیست بووە ئەوە سبێنی لە کۆڕەکەشی ئابینی بە نەزەر من 4 قسەی دروست حسابی سیاسی ناتوانێت بنێ بە پەنای یەکەوە نازانم مەتنێکیان بۆ ئامادە کردبێ من کارم بەوە نییە فوتباڵستی شەقی هەیە سیاست بکە بەڵام بەرحاڵ عاقبەت کارنامەیەکی نەبووە لە سیاست یا لە فعالیت ئاخرین قسەیەوە بووە ڕێداوە هەر بە میر حوسێنی موسەوی و تەرەفداری بزوتنەوەی سەوز بووە یا تەرەفداری
جنابی ڕوحانی زدی ئینسان بۆ لەو مەسیح عەلی نەژادی شەروا بوو مەسیح عەلی نەژادی هەمویان وابوون یا دووسەیەک لە هونەر پیشە هونەرمەندی باشن هونەر پیشەی باش بوون ئەمانەیان خود کردوێتەوە بە نێوی سیاسەتمەداران یا بەحاڵ دەنەچە ئەمە خۆ بە کوێخوازانینێکی بێپایەیە ئەمە چ کارەکە ئەمە لە درێژەی ئەو حەول و تەقەلا و هەڵسوکەوتی ئۆپۆسیۆنی بۆرژوایی ئێرانە کە ئێوێ ئالتەرناتیوی خۆی سەر و سامامدا دروستی بکە ئالتەرناتیوەکەی بەرزکاتەوە ئێمە پێڵێن خەریکەن ڕاهبەرسازیەکەن دەورانێک ساڵی 57 بە کۆمەکی هەرم BBC و ئەمریکا و ئالمان و فەڕەنسە و ئینگلیستان لە کۆنفرانسی گوادلۆ کۆبوونەوە خومینیان بەرز کردەوە ئەوە شتەیەکی دیکە بوو دەورەیەکی دەبوو وشیاری کۆمەلگاژ وەکو ئێستانە بوو ئەیانەوە لاسایی ئەو دەورە بکەنەوە ئەم جارەش لە نێو خۆیانە خومینیمانندێک دروستکەن ئەمجار بە نێوی ناسیۆنەلیزم بە نێوی ملیگەرایی بە نێوی تەمامیەتی ئەرزی ئێران و بەشی فدرالیستەکانیش لە گۆشەیە کۆدراوێک کە بیان کرد بە محافظ یان نیان کە نەویش معلوم نییە دەنەچە بە نەزەرم جارە خودی ئەمەیان خۆ بە کوێخوازانینێکی زۆر بێپایەیە حرەکەتەکەیان تەواو کۆنەپەرستانەیە چون هیچ پەیوەندیەکی لەگەڵ ئەم مەدی شۆڕەجێرانەی کۆمەلگای ئێران نییە قسەکانیان ویستەکانیان باسەکانیان بەڕاستی لەم 5 مانگەدا وەست بێنە قسەکانیان بڵاو بێتەوە ABC هیچ پەیوەندی بەم خۆشە جەماوەری و خاص و ویستەکانیەوە نیە مەسەلەن جەنابی ڕەزا پالەوی دێ ئەوەڵ قسەکەی بە سوێن خواردن بە تەمامیەتی ئەرزی یەک پارچەکی خاکی ئێرانەوە دەست بکە خاک و نیشتمان و تەواویەتی ئەرزی و من پرسیارم ئەوەیە تەمەشای شعار و خواستەکان و متالباتی 5 مانگی ڕابردووی خۆشی جەماوەری هەموو شارەکانی ئێران لە گۆشەیەکی بکەن کە بەڕاستی باسی یەک پارچەکی خاچی ئێران و تەمامیەتی ئەرزی و دژی تەزیە تەڵەبی و لە خۆشتێکیان دروست کردووە مەترح بێ نییە ئەسڵ هەرباسی تەزیە تەڵەبی لە شوێنێکەوە مەترح کراوێت تا تۆ بێنێ ئەسڵ مەترح ئێمەمانوێت لە ئێران دەرچین یا مەسەر بابەتێکی لەم بابەتات پێشەوە یا مەسەلەن ئەمساڵی مختەدی لەوێ و باسی فدرالیزمەکەوانە لە 5 مانگی ڕابردووە لە هیچ کوێیەکە قسەیەک لە مەوردی فدرالیزم لە دەرونی ئەو کۆمەلگایەوە بەغێرە لە مێشکی ڕاهبەرانی حیزبی دموکرات و سازمانی زەحمەتکێشانی عەبدوڵڵا مختەدیوە ئەمانە واقعان لە کۆمەلگادا جێگایەکیان نییە یا بەرحاڵا خبەت جنابی عەلی کەریمی یا شیرین عیبادی یا مەسیحی عەلەنژادیش دێن هەر لە چوارچێوەی دووبارە تەمامیەتی ئەرزی و کولی وڵات نیشتمانمانە بێ نەجات بدەین و قساکەن دەرنەتیجە ڕەنگەیەکێ وەک مەسیحی عەلەنژاد عەقبەت باسی حجاب کات چونکە ئەوە جزوی هۆیەتەوەی تازە بۆ خۆی دەورەیەکی زۆر حجابی بەسەرەوە بوو عەقبەت نەهایەتەنیش عەقبەت قسەیەکی 100% بەرابەر بە لابردنی حجاب ناکرد دەیوت حجابی ئیجباری نەبێ لە جێ حجاب غێر ئیجباریە قەیناکە باب بێ باسی ئەوەی حجاب نات بێدا سەپێ بەسەر مناڵە لە هیچ کوێیەکان ئینسانە باسی نەکردو ینی مەنزومێ بڵێم پلاتفۆرمیان قسەیان نیوە و نیوە چڵیش نییە حتا لەگەڵ ئەوەی لە دڵی کۆمەلگا ڕۆدا بەڵام مەبەست چییە مەبەست ئەوەیە هەروەی تۆوتن لە تەرکیبەکانە یەک کەسی چەب وجودی نییە بەڕاستی حتا حامد ئیسماعیلیۆنیش چەب نییە ڕازەکەی لەنێوانە ڕەنگ ئینسانێکی شەرافەتمەند بێ خۆی بە کۆماری خواست زانێ عاقبەت ئەو لە نەتیجەی کارەساتێکی شەخسی و خانەوادگی کە بۆی پێشات لە نەتیجەی تارەی سقوتی تارەی ئۆکراینی هاوسەری و مناڵی عەزیزی لە دەستدا چێشتایە پای ئەو نەوعە سیاسەتە قسەیەک لە مافی کۆمەڵانی خاڵک کە لە 5 مانگی ڕابردووە بە هەزاران دەنگ بە هەزاران نووسرا و بە هەزاران شعار بە هەزاران تەزاورات بە هەزاران سینگ بە گولەوە نان ئەو کۆمەڵانی خەڵک ئەمانە بەوە ڕەبتیان نییە بەڵێ ئەوانیش ئەینە وەکو میرە حسێنی موسەوی بۆنی ئەوەکەن ڕەوتی ڕووداوەکان لە کۆمەلگای ئێران بەرەوەواچەوە هیچ جمهوری ئیسلامیە نامێنێ بەڵکە ئەو نظامەی مەوردی علاقەی ئەوانەیە کە نظامی سەرمایەداریە و ئەبێ ئیستثمار ببێ ئەبێت چەوسانەوە ببێ
ئەبێ عقبە سیستمی مەوجودە بێ و بە قەولی خۆیان لەگەڵ دنیای ئازاد لەگەڵ سیستمی جیهانی کاپیتالیستی دەستیان تێکەڵ بێ ئەزانن ئەوەش لە ژێر پرسیارایە ئەوەش بەرەوەواچێ پاک بکرێتەوە عقبەت ڕوتی کرێکاری ڕوتی سوسیالیستی لە کۆمەلگای ئێرانە بەهێزە ڕوتی چەپ بەهێزە دواخوازی ئەوەی هەیە جمهوری ئیسلامی نەمێنێ سرمایه‌داریش نەمێنێ ئەوان ترسی ئەویان لێ نیشتووە هەر بۆیەکانەیە عقبەت ئەیانەوێ ئالتەرناتیڤی ڕاستی خۆیان بەرزکەنەوە دایسەکەنن لە خدمەت ئەوایە ئەم کۆبوونەوەی سبەی نەشیان بۆ زیاتر معرفیکردن و لامسەکردنی ئالتەرناتیوی ڕاستە کە بەڕاستی ترەوە ئەرک و وەزیفەی کرێکاران ژنان لاوان ئازادخوازانی ئێران و بەتایبەت ئێمەی چەپ و یەکەم بەر لەوەی قسەی تەواوی خۆت کێزانم دواتر فرسەتە قسەکان بڵێ قفڵەکەی تۆ بیە خەفڵیکە ناکە ئەم باسە بەڵام من یەک سەرنجم هەیە لەسەر ئەمە دروستەکە ئەمە ماهێتەکەی معلومە ناوەڕۆکەکەی معلومە ئەزانین ئامانجیان چی ئەهدافیان چیە و لە چ سیاقێکا لە چ ئاراستێکا هاتوتە پێشەوە بەڵام حەقەتەکەی ئەوەیە پێویستەکە بەجددی بژیرێ زۆر ئەم جۆرە هەوڵانە بەجددی وەربژیرێ ئەنی نەکار ئەوەی کە حسێن بڵێن ئەمیر حسێن موسەوی کە دەست بەسەرە لە ناو جمهوری ئیسلامی ئێرانە ئەوە کە هیچ ئەبێ بەجێت چ جای ئەمە بە بڕای من پیلانێکی گەورەی ئەتوانێت لە پشتەوە بێ و ئەتوانێت هەنگاوێک بێت بۆەوەیکەوە ڕسمێتێکی دیاریکراوی نێودەوڵەتی وەرگێ جەماوەری کارگەر و زەحمەتکێشی ئێران ئەگەر 80 ملیۆن کەسیش بن هەر هەمووشیان یەکگرتوو بن بە یەکەوە بن و ئەوانە لە دەوروبەریان ئەنوا وەشکاڵ تاوانکار و ئەنوا وەشکاڵ دەوڵەت و کۆنەپەرست و هێزی ئیمپریالیستی سەرمایه‌داری هەیە و ئێران جێگایەک نییە کە سەرمایه‌داری دنیاوا بە ئاسانی لێ بگەڕێت هاوڕەحمان من وا نازانم کە ئەم مەسەلەیە ئەبێ بەکەم وەربگرین ینی ڕاستە فاکتەرەکانی ناوخۆ مهمە جەماوەری کارگەر و زەحمەتکێشی ئێران لە مەیدانان و ئەوان جوڵانەوە کە جوڵانەوەیکی چەپە سەرنجی دنیای بەمە ڕاکێشاوە لە ناو دنیاە زۆر ناوی هەیە و هەتا دوێنێ بۆ نمونە جوڵانەوەیشی کارگەری لەسەر تاسەری ئەوروپا لە چەند وڵاتێکی مهمی ئەوروپایە بۆ پشتیوانیکردن لە جوڵانەوەی کارگەری ئێران لە مەیدانا بوو تەزاورات کرا خۆ پیشاندان کرا بە مبادرەی پەرلەمانتارێکی بەریتانی ئەمە مەسەلەیەکە بەڵام ئەم هێزەکە کە هینەکە لە دەوریەتی هێزێکی کۆنەپەرستی بەتوانایە ئەم هەموو جوایە و ئێران شوێنێک نییە هەر ئاوا سەرمایه‌داری دنیاوازی لێبێنە بۆیە ئەم جۆرە کۆبوونەوانە گرنگ و مهمن بۆیە ئەم جۆرە ینی مەسەلەن ئەحمەد چەلەوی چی بوو دواتر بوو بە مۆرەیەک بە دەستی ئەمریکاوە کە هات عێراقی داگیر کرد هەر هیچ نەبوو هەر لەبەر دزی ڕایکردبوو لە عێراقیش و لە ئوردونیش بەڵام دواتر کردیان بە ڕئیسی معارەزە هێنانەوە پشتیوانی ئەو گوایە بە تەمابوون دەوڵەتی عێراق ساز بدەنەوە مەبەستم وایە ئەم نموزەجانە ئەم نەمازیجانە کە ئەوە هەرچەنە لاکەوتەش بن و هەرچەنە پەراوێزیش بن هەرچەنە بۆ نمونە باشترینیان ڕەنگە عەبدوڵای موتەدیبێ کە تف لە ڕابردووی خۆیەکە باشترین ڕەنگە عەبدوڵای موتەدیبێ کە خەریکە ئەوەی کە لە ڕابردووا کردوێتی بە لعنەتێکاتوانەوە ئینسان نازانێت خەڵکێکی ئاوا چۆن چۆنێکری متمانەی پێ بکرێ بۆ داهاتوو چیڵێ لە داهاتووشە لە 5 ساڵ دوای ئێستا لعنەتی ئەم ڕۆژە ناکە کە تایە بووە بەرحاڵ ئەم بابەتە خەڵکانن کە هەن بەڵام ئەمە دووبارە جێگەی ئەوەن کە لەلایەن ئەمریکا و لەلایەن غەرب و بەتابەت دەوڵەتە سەرمایه‌داری گەورەکانی دنیا بەدەستەوە بگیرن و بەکار ببرێن وەکو ماشەیەک بۆ تەدەخولکردن و سەرکوتکردنی جەماوەری کارگەر و زەحمەتکێشی ئێران هەر بۆیە لە بەرامبەر ئەمەیە کردەوە پێویستە بە بڕای من چەپ و کۆمونیستەکانی ئێران منیش خۆم لەگەڵیان حسابەکەم ناوێت تەنها بە ئیفشاگەری ئیکتیفا و جەماوەر تەنها لەسەری ناڕۆشنیەوە نییە جارێکی تری ژێمە من ئەمە باسەم کردووە خەڵک بۆیە خومینی قبول نەکرد لەبەرەوەی ڕسمەکەی خومینی لە مانگا ئەبینی گوایە خومینی کەسێکی مقدسە تەوەهمی پێبوو تەوەهماتێکی مەذهبی بوو ئەوەی کە خەڵک کەسێکی وەکو خومینی ینی سەرنجام نەقبوڵی کرد وای لێ هات کە بتوانێت دەسەڵات بگرێتەوە ئەوانە مەسەلەکە ئەو بوو ئەلتەرناتیڤێکی ئامادە بۆ بەڕێوەبردننی کۆمەلگا لە ئارایە نەبوو وە چەپ ئەم مشکلە گرنگەی هەیە
و هەر جارێک لە هەر هەنگاوێکە کە ڕاستی کۆمەلگا خەریکە خۆی ئینسیجام پێدا ئەبێ ئێمە دووبارە بیری ئەمەمان بکەوێتەوە و لەم ڕەوەندە ئێمە ئیتر چیتر لەمە زیاتر دوانەکەوین بەڕاستی حقیقەتێکە ئەمە چەپی کۆمەلگای ئێران لە چاو ڕاستەکەیە لە چاو ئەو هەنگاوانی ئەوە لێگرێ بۆ خۆ ئینسیجام پێدانی بۆ تۆکمەکردنی لە دواوێ ئەمە حقیقەتێکە منە نا لەوەدا زۆر لەگەڵت هاوڕایم اتفاقەن هەرشم ویست قسەکەم بەوە بڵم لە بەرابەر ئەم ڕەوتی کۆنەپەرستی بۆرژوایی ئێران کەوێ ئالتەرناتیوی خۆی بەرز کاتەوە و دای سەپێنێ و خۆیان وەکو ڕاهبەری ڕووداوەکانی ئێران نیشاندان هەر ئەفشاگەری هەرەوەی وشیارگەری بکەین کافی نییە ئەمانە بە ئەندازەی کافی ئابڕووچوو هەن بەڵام ئەگەر لە بەرابەریانە ئالتەرناتیوێک نەبێ بڵێ کۆماری ئیسلامی یەک ئەڕوخێنم و دوای ئەویش بەرحاڵ دنیای و کۆمەلگای ئێرانی دوای جمهوری ئیسلامی سازە دەمەوە ئیدارەیەکەم ئەگەر ئەڵێن ڕەوتی چەپا ڕەوتی چەپ ئەو کار بکە معلومە عاقبەت کۆمەلگا هەروە ڕەناوەستێ بە نەزانم ڕەوتە ڕاستەکە خۆی زاڵەکە خۆی داسەپێنێ و من لەم بابەتەوە اتفاقان ڕەخنەم هەیە لە قوتبی خۆمان وەکو قوتبی چەپ و کۆمونیستی ئەو کۆمەلگایە منیش پێم وایە ڕاستە پۆڵ و ئیمکانات و دەوڵەتەکان لە پشتیان و مێدیا و هەموو ئەوە هەیە حەولی خۆشیانەدەن ئەوان بەو معنایە لێبراوتر بۆ بەرزکردنەوەی ئالتەرناتیڤەکەی خۆیان تێکۆشن بەڵام لە کۆمەلگای ئێرانیشدا چەپ ئەگەر ئیمکانات و پۆڵ و دەوڵەتی وەک ئەوان لە پشت نییە بەڵام زۆر ئیمکاناتی دیکە هەیە خودی ڕەوتی ڕووداوەکان لە کۆمەلگایە زۆر بە قازانجی هێزی چەپەکەیە بەوردی نەچمەوە سەر باسی بزوتنەوەکان کە تەمەشاکەی لە خودی ئوروپا و دەرەوە قودرەتی چەپ کەم نییە بەڵام ئەو حەولە ئەو تێکۆشانە بۆ دەرکەوتن وەکو ئالتەرناتیو بە نەزەرم مشکلێکی گەورەی هێزی چەپ و کۆمونیستی کۆمەلگای ئێران و ڕەنگە لە زۆر جێگای دیکە خۆ بەدەستی کەمگرتنە خۆ ئێشتا لەو مەوقعەتە نەدیتن کە بەڵێ ئایندەی دوای کۆمەلگا دوای جمهوری ئیسلامی ئەبێ بەدەستی کرێکارانی پێشڕە و وشیار هەڵسوراوانی چەپ و سۆسیالیستی نێو دانشگا و ژنان و لاوان بەدەستی هێزی چەپ و کۆمونیستی ئەو کۆمەلگایە تۆ ئەلعان من تعدادێک لە ئەحزابی چەپ و سۆسیالیستی کۆمەلگای ئێران زانزم ڕاهبەرانیان لە دەورەی سەڵتەنەت و تا ئێستا یا لە زیندان بوون یا لە مەیدانەکانی جۆراوجۆری خەباتە بەرحاڵ عاقبەت تێکۆشانێکی بێوچانیان بووە کە بەڕاستی ئەم 5-6 کەسە ئەم 7 کەسەی کە سبەینێک کۆبوونەتەوە تەنیا ڕۆژێک خەباتی ئەم فعالینی کرێکاری و سۆسیالیست و چەپ و ئازادی خواست و لە ئەحزابەکانیشان تەنیا ڕۆژێکیان بەرابەر بە هەموو حەول و فعالیەتی ئەمسالی ڕەزا پەهلەوی و ئەوانەیە خۆوانە جێگایەکیان نێبووە لە خەباتی ئازادی خوازانەی کۆمەلگای ئێرانە بەڵام بە نەزەرم پێم وایە ڕەوتی چەپ ئەلارەغمی تەلاشایەکە کرێ بۆ ئەوەی ئالتەرناتیوی چەپیش بەرز بێتەوە بەڵام زۆر ناتەواوە زۆر ناکافیە بەرحاڵ ئەو جەهدا ئەو چوزانم پەلەکردنە بۆ ئەوەی عاقبەت قوتبی چەپ ئالتەرناتیوی چەپ و سۆسیالیستی لە دەرونی کۆمەلگاکە و لە دەرەوەش عاقبەت ببێ بە زمان حاڵی خەڵک خۆی نیشاندا بە نظام بەندازی کافی ناکرێت با من هەر نمونونەکەی بڵم فەرزکە ناوان سبێنێ 8 کەسن لە کۆبنەوە لە مۆهرەکانی جەریاناتی ڕاست ئەڵانێ مە نزیک 3 ساڵە 6 جەریانی چەپ ئەڵان بووین بە 7 کەسیش 7 جەریانی چەپ کۆنفرانسی ستۆکۆڵممان بووە 2 هەفتە جارێ جەلسات هەیە دەیکوا لە ماوەی 6 مانگ 7 مانگەیە منەمەم هەر دوێنەشەوەکە لە کۆبوونەوەی حزبی خۆمانە باس کووە ئەم 6 جەریانی چەپە کوا لە 4-5 مانگی پێشوە کۆنفرانسەکانی کە وەکو ئالتەرناتیو بێ خۆی معرفیکە پلاتفۆرمەکانی بەرزکاتەوە بڵێ ئەگەر ڕاستەکان 8 دانە مۆهرەی بەد سابقیان هێناوە لە بەرابەر خەڵکاگرم کۆمەڵانی کرێکار و زەحمەکێش و ژنان و لاوانی ئێران ئەوە هێزی چەپ و سۆسیالیستی و کۆمەلگایەژەوە ئەوە 7 دانە لە چێرەکانی کە لە زیندان دیتووی دەورەی شایەوەتایەتی تا دەورەی جمهوری ئیسلامی تا خەباتکاری بێوچانی ئەرسەی سیاسی و نظامی کە بەرابەر بە جمهوری ئیسلامی لەم 44 ساڵەدا
ڕاوەساو من پێم وایە ئەوروپا پڕە لە فعالینی چەپ و کۆمونیست بە ئەنواع و ئەشکال ناوەوە بە ئەنواع و ئەشکال حیزبەوە کە نەک تەنها وەکو ئەوانی کە تۆ باسییانێکی سابقە و ڕابردووانە هەر ئێستا کەسانێکن لە ناو گروپ و نیهاد و ڕێکخراوی جۆر بە جۆرە داکۆچیکردن لە کارگەران داکۆچیکردن لە مافەکانی ئینسان لە مافی LGBTەکان داکۆچیکردن لە ژنان ئەنواع و ئەشکال فعالی لەم بابەتە هەنوو سەرشناس و لە ئاستی ئەوروپاشان ناسراون کوا ئەو کۆنگرەی کە ئەمانە کۆکاتەوە خۆ ئەمە ئێستا باشە لە ناوە ناکرێت کارگەران بێنە مەیدان کە من دیارە هەر ئومێدەکەم هەر لە ناوە بەڕاستی من بۆ خۆم شخصەن چاوەڕوانی ئەوەم کە کارگەرانی وەکو مەسەلەن ئیسماعیلی بەخشی و ئەوانە بێن لەگەڵ کارگەرانی ترا لە ئێرانە پلاتفۆرمێک بدەن و بڵێن ئێمەش ئەمە دیدمانە بۆ داهاتوو بەڵام ئەمە لێرەیە بۆ ناکرێت بۆ ئامادە نابێ بۆ قابل بەوە نییە کە بکرێ ئەمانە کە دیارە هەر یەکە لە بنەوە ئەنواع و ئەشکال جنێویان بە یەکداوە ماوەیەک لە بەرامبەرێکە وەستا و نەم ڕاستڕەوانە هەر ئێستا خەریکن چاڵ بۆ یەکتر هەڵەکەن لای دەوڵەتەکان بەڵام دێن دانیشتن کۆمنەوە لە بەرچاوی من و توێ ئەڵێن ئێمە هەموو براین و دەست هاوکاری یەکترەکەین و ئێران ڕزگارەکەین لە دەست جمهوری ئیسلامی ئێران چەپ کە هەموو مشتەرەکاتانە هەم کاری بۆ پێ ناکرێت بڕای من ئەمە پرسیارێکە بێ ئەوە بدەین خۆشمان بەر لەوانەی کە ڕەخنیان لێگرین جوابی بدەین دقیقاً من پێم وایە بێ هەر بۆەوە تێبکۆشین ئەبێ ئالتەرناتیوی چەپ و سۆسیالیستی بەڕاهبەران و پێشڕەوانی سۆسیالیستی کرێکاری لە کۆمەلگاوە بگرا لە نێو هەڵسوڕاوانی چەپ و سۆسیالیستی نێو ژنان نێو لاوان دانیشگاکان زانکۆکان بزوتنەوە جەماوەریەکانی ڕادیکال لەو بابەتە من نەزانم ئەلعان لە نێو خودی کۆمەلگایە نەدێڵەن حزب و تەشەکولی زۆر گەورەیان بێ نەدێڵن سازمانی جەماوەری زۆر گەورەیان بێ بەڵام ئەتوانن ئەنواعی شەبەکەی متحید و بە هەمپەیوەستە لەگەڵ یەکتریان بێ بە قەولی تر دواخواز و ویستەکانی ڕادیکاڵی خۆشیان لە بەیان و پلاتفۆرمان بەیان بکرێ لە عینە حاڵا بەلام لە دەرەوە لە سەتحی بینەلملەلی هێزی چەپ و کۆمۆنیستەکانی کە هەین و بە دەرەجەیەک هاوکاریشەیە بچێتە ئەو مودا بچێتە ئەو موقعیەتە بڵێ ئالتەرناتیوی چەپ و سۆسیالیستی خۆی بە سابحێوی و جامعە زانێ هێزی جەماوەری لە پشتە ئێمەژە بێ لە پەسا و هەر بە پێ ئەو ئیمکاناتش کە هەیە ئالتەرناتیوی چەپ و سۆسیالیستی لانسەکەین بابە ئەگەر ئەوان دەوڵەتانیان لە پشتە هەر دوێنێ چوارشەمبە لە زۆرێک لە شارەکانی ئوروپا سندیکا کرێکاریەکان کە بە تایبەت سندیکا کرێکاریەکانی سێژێتەی پێیان بێ فەڕەنسا پێشکەوتن بە پشتیوانی لە خۆشی جەماوەری خەڵکی ئێران هاتنە مەیدان و دەیان تەزاوراتی زۆر گەرم و گۆڕ پشتیوانی لە هەرم خەباتی شۆڕەجێڕانی ئەم دەورەی خەڵکی ئێران کراوە دانەچە بە نەزەرم مەسەلەکەەوە نییە ئیمکانات نییە مەسەلەکەەوە نییە هێزی جەماوەریەکەنە مەسەلەکەوەیە پێشڕەوان و ڕابەرانی قوتبی چەپ و سۆسیالیستی ئێران یەکجار بۆ هەمیشە بڵێن ئایندەی دوای جمهوری ئیسلامی ئێمە نەخشەکەی ڕێژی ئێمە ساحبی ئێمە ڕاهبەریەکەی ئیجازە نادەین باڵی ڕاست ئاوا بە ئاسانی خۆی داسەپێنێتەوە بە نەزەم ئەگە بێنە ئەو مەوقعیەتە و بۆ ئەوە ئێمە تێکۆشین حزبی کومنتکارگەری حکمەتیش کاڵان هاوکاریشمان هەیە لەگەڵ 5-6 جەیانی چەپی دیکە و بەش بە حاڵی خۆشمان پەیوەندێکمان لەداخرا بۆ ئەوە تێکۆشین بۆ تێکۆشین بڵین لەم دەورەی خۆ دەستی کەمگرتنە بینە دەرێ لەو دەورەی کە ئیتر فەزا هەیە شرایط هەیە بۆ ئەوەی واقعبەن ڕاهبەریەکی کرێکاری و سۆسیالیستی چەپ بۆ بەرەو پێشبرتنی ئەم خۆشە جەماوەریە بێتە مەیدان هەلومەرجەکەی هەیە فرسەتەکە لە دەست نەدەین ئەبێ ئەو کارە بکەین ئەبێ ئێمەش تەلاشی زیاتری بۆ بکەین ئەبێ هێزی چەپ و سۆسیالیستەکانی دیکە تەلاشی زیاتر بۆ بکەن ئەگەر ئەوە بکەن ئەبێ لە بەرابەر هێزی ڕاستەکانە هێز بگەنە مەیدان لە بەرابەر ئالتەرناتیوی ڕاستەکان ئەبێ ئالتەرناتیو بخەیە پێش پای کۆمەلگا تا بتوانن انتخابی کەن تا بڵن بابا ڕاستمان قبول نیان چەپانەمان قبول ئێمە با من تەجربەیەکی زۆر چکۆلەیە ڕەنگە بڵێن دوای ساڵی 57 ئەم انقلابی 57 ڕوودا عاقبەت لە کوردستانی ئێران ماوەیەک کۆمەلگا حکوومەتی جمهوری ئیسلامی بەسەریا زاڵ نەبوو هەر لەوێ ڕەوتی بورژوایی حزبی دموکرات بوو ڕەوتی چەپ و سۆسیالیستی بوو کە دوایی هەمومان لە کۆمەڵایە یەکمان گرتووە ئەوەدا خۆ هەمووشی لە کۆمەڵایە نەبوو جەمعیەتی ئازادی و انقلاب بوو ئەنواعی نەهادی دیکە بوو بەڵام مادام ویستی
ویستی ئیجازە نەدا کە مەیدانی سیاست لە کوردستانی ئێران تەنیا لە اختیاری هێزی بۆرژوایی و کۆنەپەرستا بێ موفق بوو عقبەت تۆ لە ساڵی 57 بوولاوە هەمیشە و دایم لە سەحنەی سیاسەتی ئێرانە دوو بزوتنەوەی کە بارحاڵ عقبەت ئەو بۆ ئەگە ساڵێک بووە بۆ 2 ساڵ بووە شارەکانی کوردستانی ئێران ئەگەر بەدەست هێزە سیاسەکانەوە بوون ئیتر فقط بەدەست هێزەکەوە نەبوو دوو هێز بوون حزب دموکرات کۆمەڵە خەریک بوون ئیداری کۆمەلگای ڕحمان دەقەمان تێپەڕاندووە باسەکە ئێستا خەریکە گەرمە بێ لە بەیمانە کۆمنتێکی شاتووە پێم خۆشە جوابی بدەیتەوە بە وەڵامدانەوەی ئەم کۆمنتە بەرنامەکەمان تەواوەکەین تۆفیقی بێرخزرێڵێ قسەکانیەوە هەموو ڕاستە ئەی بۆ ئێوە ئەو چەند جەریانە نابن بە یەک و بە یەک ناو ئەو چەند جەریانە ئەگەر منزوری ئەو حەوجەران بووین بە حەوت جەریانی چەپ و سۆسیالیست کە لە دوای کۆنفرانسی ستۆکۆلم لە نەهادێکا بە نێوی شورای هاوکاری هێزی چەپ و کۆمۆنیستەکان بە تەوری واقعی بتەوە حەوجەریانە ببن بە یەک نابن هەوڕە تۆفیقیش بخۆی باشە زانێ بەلحاظی ئوفقی سیاسیان بەلحاظی بەرنامە بەلحاظی سیاست و پراتیک تەفاوتیان هەیە قەیناکە نابن بەڵام ئەکرێ هاوکار بن ئێمەش بۆەوە تێکۆشاوین ئەکرێ بەرابەر بە جمهوری ئیسلامی لە پێشە و بەرابەر بەڕاستەکان بەڕاستی هاوقەدەم بین هاوهەنگاو بین حەولمان بۆ داوە من لەوە ناڕازیم ئەو حەولانەی ئەم 5 جەریانە بە یەک ناکافیە ئەکرێت لەوە زیاتر بێ ئەکرێت لە قەویتر بێ ئەکرێت لەوە بەهێزتر بێ خودی جەریاناتی ڕاستیش هەمویان نەبوون بە یەک ئەلانەوە سبێنام 8 کەسەی کە لە ئەمریکا کۆبنەوە ڕەزا پەهلەوی و فدرالیست و شیرین ئەبادوانە نابن بە یەک بەڵام عاقبەت خەریکن ئەبنە هاودەنگ ئەبنە هاوقەدەم منیش ئینتزارمەوەیە جەریاناتی چەپ و سۆسیالیست هاوقەدەمتر هاودەنگتر هاوپلافتۆمتر بۆ ڕووخاندنی جمهوری ئیسلامی بۆ بربەرەکانی لەگەڵ ڕەوتی ڕاست بۆ دامەزرانی ئاوندەیەکی باشتری دوای ڕووخانی جمهوری ئیسلامی ئەمە ممکنە ئەمە عەمەلی ئەمە واقعیە بە ئەمە بکەین